پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین بوونەتە قوربانی ململانێ و دەستبادانی پارتی وێکێتی و بەو هۆیەوە کارکردن لە 7 پرۆژەی استراتیژی دروستکردنی ڕێگای دووسایدی نێوان شارەکان وەستاوە. قۆناغی دووەم و سێیەمی ڕێگای دووکان چوارقوڕنا، زەڕایەن دەربەندیخان و دەربەندیخان کەلار و کەلار کفری و سەی ساتق هەڵەبجە، پێنجوێن باشماخ 7 پرۆژە استراتیژیەکەی پارێزگای سلێمانین کە بە بیانووی نەبوونی بودجە کارەکانیان ڕاگیراوە. بە پێی وتەی بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبانی سلێمانی بە درێژایی ئەم ساڵ 1 دینار بۆ ئەو 7 پرۆژەیە خەرج نەکراوە، ئەوەشی کە هەیە بۆ ساڵی 2020 دەگەڕێتەوە. ئێستا کۆمپانیای جێبەجێکار بەدەستی گەیشتووە. ئەم پرۆژانە ساڵانە پێویستی بەوە هەیە کە پارەی بۆ تەرخان بکرێت و بەڵام لە ئەم ساڵە بۆ هیچ پرۆژەیەشیان پارەی تازە تەرخان نەکراوە غەیری کەلار دەربەندیخان کە لە بدایەتی ساڵە بە ئەمری سەرۆکی حکوومەتی هەرێم 6 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. بەڵام ئەم 6 ملیار دینارە کێشەیەکی هاتوۆتە ڕێ کە تەرخانی بۆ کراوە، بەڵام سیولەی نەقدی لە بانقەکانە نییە کە خەرج کرێ بۆ بەڵێندەر، لەبەرەوە بەڵێندەر وەکو پێویست نەیتوانێتەوە ئیسفادە لەو تەرخانکردنە بکرێت. بە هەوڵی کەسی سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەفتانە بڕی 50 ملیۆن دینار لە بانکی هەرێمەوە بۆ کۆمپانیای جێبەجێکاری ڕێگای زەڕایەن دەربەندیخان تەرخان کرا تا نیوەی ڕێگاکە تەواو بکات. بڕیاریشە 50 ملیۆن دیناری دیکەش بۆ ڕێگای پێنجوێن باشماخ تەرخان بکرێت و 200 ملیۆن دینارەکەی دەربەندیخان کەلاریش بەردەوام بێت. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ بەڕێز مامۆستا سەباح هەندامی ئەنجومەن وەکو نوێنەری ناوچەکە سەردانی چەند لایەنێکی پەیوەندیدارمان کردووە بە تایبەتی بەڕێوەبەرایەتی بانقی هەرێم لەگەڵیان کۆبوونێتەوە وعدی ئەومان لێ وەرگرتوون کەوا هەفتانە بڕەپارەیە کە نزیکی 50 ملیۆن دینار بێت و لەگەڵ زیادکردنی داهاتە ئەو بڕەش زیاد بکەن و لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانە کە چەند شوێنێکمان بۆ دیاریکردن و مەیدانیان سەردانی پرۆژەکەمان کردووە و لەگەڵ ستافی کۆمپانیای جێبەجێکارە هاتوینەتە سەرخەت هەموویانان کۆ کردوێتەوە وعدی ئەومان وەرگرتووە کە هەفتانە بڕەپارەیەک دابین بکرێت و تەرخان بکرێت بۆم ڕێگایە لە پێناو تێواوکردنی ئەم ڕێگایەدا. بەڵام ئەم ڕێگایە دوو قۆناغە، قۆناغێکیان ئێمە خەریکین با بڵین هاتوینەتە سەرخەت هەرچۆن نەبیە پینۆپەڕۆکان کەم و کورتەکان تەواو بکەین ئەم بەشەی بکرێتەوە کە 10 کیلۆمەتری یەکەمیەتی و ئەو 6 کیلۆمەتری کۆتایی هەیە بەڕاستی گەورەترین کێشە و گرفتی دروست کردووە کە وەکووتم خەلەلی هونەری و تەکنیکی هەیە پێویستی بەوە هەیە چارەسەر بکرێت اینجا پرۆژەکە دەست پێگرێت. لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی سلێمانی بڕی 187 ملیار دینار لە ئەنجومەنی وەزیران داوا کراوە تا ئەوەی گرفتەکانی ڕێگاوبانی شارەکە چارەسەر بکەن. بەڵام 9 مانگی ساڵ بەسەر ئەو داوایەدا تێپەڕیوە و پێ ناچێت حکومەت بڕیاری جێبەجێکردنی داوایەکی لەو شێوەی هەبێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.